حکوومەتی هەرێمی کوردستان هاوڵاتیان دڵنیا دەکاتەوە کە لە ڕێگای پاڵپشتی نرخی بنزین و بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیایەکان هەموو ڕێکارێک دەگرێتە بەر بۆ زیادبوونی بەرهەمهێنانی ناوخۆ و خستنە ڕووی بن. والله براکەم هەچ کاتی ئەوان کەوتیان بنزین هەرزانەکەنەوە بزانە گرانەوێ بە عکسەکەی بێ ئێمە بڕوا بکەین کەوتی گرانەبێ و هەرزانەوێ کەوتی هەرزانە بێ بۆ گرانە بێ بنزین کارگەی لەسەر تۆ ڕۆژاندار ئێمە ڕۆژانە ئیشکارمان هەر پیکابە بەڕاستی ینی زۆر قورسە ینی تۆ 1000 و ئەوتە نورمالەکەی تێەکەین واژ لێدا بەخوا بە 1250 معنای نییە بەخوا بەڕاستی وڵاتێک بێژێر هەمی نەوت بێ کەچی تۆ ئاو میلەتەکە ئاوا بشی وەسعەکە ئاوە یعنی بەڕاستی زۆر یعنی شتێکی ناخۆشتە نازم چی بکەی خەڵک چیکە نازم چی بکەی نەوەڵاح بە هیچ شێ متوانم پێی نەماوە. وڵی هەتا ئێستا نازانم هەر وتەیە و هەر قسەیە هیچ کردارت زۆر دوورە وڵی متمانە نازانمەوە نەمان قسە بۆ کراوە هیچ سوودی نەبووە ئێستا لەبەرەوەی کەوا بنزینەکەم خراپە مێەوەی بکەم بەسەرا بەشم تۆزێک باش بێت پێشتر چی تێکرد بوو پێشتر هەر نۆرماڵم تێکرد لێرە زۆر باش بوو خراپ نەبوو بەڕاستی باز محەسەنەکەشیان هەر باشە لێ شەسەونەوەکەم تێکرد هیچ سفادێکم لێ نەکردەوە بەڕاستی زۆر خراپە ئەش ترسم زەرم لێ بات بەڕاستی کارگەری چی دروست لەسەر سیارەکە کێش مەکینە کێشی سیارەکە نییە ینی نەفەرێکی پێ تەبری داڵ ئیش پێناقی گەرمایە کابرا حەقێتی ئەگەر تەبریدی بۆ داگرسێنی ئێستا 1250 نووسی 1250 ئەمە ئەی بۆچی ناشی لە 800ەکە تێ بکەیت وەڵی سیارەکەم وێرانەوێەوە سیارەکەم گڵۆپی هەڵبووە ئێتر نازانم چی گڵۆپی هەڵبووە لەبەرەی بنزینی بێگومانەوە ئەوتەوە ڕەنگەکەیتی وتە بێژی حکوومەت ئەم قسەی تۆ ئەڵێ دڵنیاتانەکەینەوە کە کۆنتترۆل دەکەن بەڵام دوای ئێمەمانێ ڕۆژ بە ڕۆژ هەرزان بێ بەس ڕۆژ بە ڕۆژ گران بێت. تۆ نامێ حسابی خۆکەی حسابی نامێت دوا ڕۆژکەیت نامێ حسابی و میلەتەکەی کە حسابیان نەکرد بەس بۆ میلەتەیە بەس میلەتە خەتای خۆیەتی هەتا ماوە هەر بێ وای بۆڵاکی واتە کۆنگرەکانی وتەبێژی حکومەت و سەرۆکی حکومەت لای تۆ گرنگی نییە هیچ یەک زەرڕە ڕەسیدی نییە.